هەوڵەکان بۆ ئاگربەستێکی دیکەی نێوان ئیسرائیل و حەماس چڕتر بوونەتەوە. ئیسماعیل هەنیا بۆ دووەم جارە دەچێتە میسر. ئەمریکا و میسر و قەتەر دووبارە کار بۆ گەیشتن بە ئاگربەست دەکەن. هەوڵەکان بۆ ئاگربەستێکی دیکەی نێوان ئیسرائیل و حەماس چڕتر بوونەتەوە. بە مەبەستی هێنانە ئارای دەرفەتێک بۆ ئاڵوگۆڕکردنی بارمتە و دەستگیرکراوانی نێوان هەردوو لای جەنگەکە. لەو چوارچێوەیەشدا جگە لە حەماس و ئیسرائیل وڵاتانی ناوچەیی و نێودەوڵەتیش نێوەندگیریان بۆ گفتوگۆ و گەیشتن بە ڕێککەوتن لەو بارەیەوە کردووە. لە نوێترین پێشهاتدا بە گوێرەی ماڵپەڕی CNN ئەمریکی کە لە دوو سەرچاوەوە دەستی کەوتووە، ئیسرائیل پێشنیازنامەیەکی داوە بە حەماس کە بۆ ماوەی یەک هەفتە ئاگربەزرا بگەێنێت. بەو مەرجەی لە بەرامبەردا حەماس 40 بارمتە لە کۆی 129 بارمتە ئیسرائیلیەکەی کە لای ماون ئازاد بکات. هەروەها ئیسماعیل هەنیە بەرپرسی مەکتەبی سیاسی بزوتنەوەی حەماس بە سەردانێک چۆتە میسر و دەیەوێت لەگەڵ گەورە بەرپرسانی ئەو وڵاتە تاوتوێی ڕاگررتنی شەڕ لە غەزە و ئازادکردنی بارمتەکان بکات. سەرچاوەیەکی نزیک لە بزوتنەوەکە بە ئاژانسی فرانس پرێسی گوتووە بڕیارە هەنیە لەگەڵ عەباس کامل بەرپرسی هەواڵگری میسریش کۆ بێتەوە. هەنیە جگە لە گفتوگۆ لەبارەی ئاڵوگۆڕی بارمتە و دەستگیرکراوان لەگەڵ میسریەکاندا تاوتوێی ڕاگررتنی شەڕ لە غەزە و گەیاندنی هاوکاریە مرۆییەکان بە خەڵکی شارەکە دەکات. لە دوای سەرهەڵدانی شەڕی نێوان حەماس و ئیسرائیل لە 7 ئۆکتۆبەری ڕابردووەوە ئەمە دووەمین جارە ئیسماعیل هەنیە سەردانی میسر دەکات. ڕۆژی سێشەممەی ڕابردووش بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل ئاشکرای کرد بەرپرسی مۆساد دوو جار سەردانی ئەوروپای کردووە لە پێناو دۆزینەوەی ڕێگەچارەیەک بۆ ئازادکردنی بارمتەکانی دەستی حەماس. ناتانیاهۆ لە دوای کۆبوونەوەی لەگەڵ خێزانی بەندکراوەکان جەختی کردەوە هەموو هەوڵێکیان بۆ ئەوەیە بارمتەکانیان ئازاد بکەن. هاوکات بەپێی هەواڵی ماڵپەڕی ئەکسیۆسی ئەمریکی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە وارشۆی پایتەختی پۆڵەندا هەر یەک لە ویلیام بێرنس بەڕێوەبەری CIA لەگەڵ دەیڤید بارنیا بەڕێوەبەری مۆساد و شێخ محەممەد بن عەبدوڕەحمان سەرۆکوەزیرانی قەتەر کۆبوونەتەوە تاوتوێی دۆزینەوەی ڕێگاچارەیەکیان بۆ ئاڵوگۆڕکردنی بارمتەی بەندکراوانی هەردوولا کردووە. لە کۆتاییەکانی مانگی ڕابردوودا بە نێوەندگیری ئەمریکا و میسر و قەتەر ئاگربەستێکی 8 ڕۆژە لە نێوان ئیسرائیل و حەماس ڕاگەیەنرا. بزوتنەوەی حەماس زیاتر لە 100 بارمتە ئیسرائیلی ئازاد کرد. لە بەرامبەریشدا 240 فەڵەستینی کە لە زیندانەکانی ئیسرائیل بوون ئازاد کرا.